چاوتان لێبێت هیوادارم کە باش بن بێگومان زۆرن ئەوانەیە کە دەزڕەنگینەیەکیان هەیە و کردویانەتە پیشەیەک بۆ خۆیان بەڵام کە من ئەوانەیە کە پیشەکەیان و ئەو دەزڕەنگینەی هەیەە بە شتێکی جیاواز ناساندویانە هەر بۆیە منیش هاتوومەتە شاری هەولێر خاتوونێک شارەزایەکی هەیە لە شیرینیدا بەڵام خۆی جیاواز کردووە لەو شیرینی خانانەی کە هەیە بە شیرینی چیمینی بۆیە منیشە چمە لای ئەو خاتوونە باخۆی بناسێنێت بزانین شیرینی چیمینیش چییە لەگەڵ مابن. سڵاو لە بخاتم هەبات هاتی سپاس دەکەم پێشەکی خۆت بناسێنە بە بینەران و هەروەها بزانین لە کێکەوە چیمینەکەی کە دانا و چۆن فکری چیمینەکەی کە بۆ هات. سەرەتا بەخێراتی کەناڵەکەتان دەکەم بەخێر بن سەر چاوم من میهرەبان ئیسماعیل خاوەنی چیمینەکەیکم. چیمینەکەیەک شیرینێکی هەنگاریە کە تایبەتە بە وڵاتی هەنگاریا و ئەوروپا و ناوەکەشی لە هەر ئەوەی هاتی کە ئەو هەلدایەکەی دەسوڕێنیەوە یعنی هەر لە ڕوڵەکەی هاتیە. چیمینەکەیەکیش خاصەتی دارچینە یعنی بە دارچین و تامەکەی دی هەندە خۆش دەبیتن ئەو خاصن دارچوونی کوردی خۆمانە. ڕاستەکەی 3 مانگە دەستم بۆ ئیشی کردیە 3 مانگە دوکانەکەماندانەیە هەر لەگەڵ ئیفتاحی کردنەوەی دوکانەکەی بە چیمینی دەستمان پێ کرد. باشە چیمینەکەیک لە چ شوێنێک بینی بووە حەزت کە بە چیمینەکەیک دەست پێ بکەیت؟ ڕاستەکەی بخۆم دەستاوی شیرینیم هەبوو لە شیرینی ئۆشتانە بەس هەر حەزم لێ بوو بە شتێک دەست پێ بکەم شتێکی جیاواز یعنی ئەها وافڵ و ئۆشتانە هەر هەمووی هەیە هەمووشی دووبارەیە بەس ئەمن حەزم لێ بوو شتێکی جیاواز دەست پێ بکەم ئەوەشیان لە سوشال میدیا ئەو فکرێم لۆ هات کە چاوم بە چیمینەکەی کرد ڕاستی کوبڵی شیرینەکە هەندێک پشتگوێ خسرایە بەس ئەلیرانە لە بۆ منە ئەمن کە دەستم پێ کرد بۆ شیرینی هینامەوە ئێرە لە بۆ خەڵکی شتێکی نوێ و جیاوازە و لە دەوروبەری هەولێر و جەیتکەش هەیە بەس لە هەولێرە بەردەست نەبوو ئەمنیش ئیدی بە فکرێکی باشم زانی ینی بە چیمین هی دەست پێ بکەم لە بۆ ئەو دوکانەی. سۆ باشە کێ هاوکاری توی کرد لە سەرەتای دانانی ئەم کارە بگومانە زانین کە دانانی ئیشت بۆ خانمێ قورسەگەلی هاوکاری و پاڵپشتێکی نەبێت؟ وەڵاهی دەستپێکردنی ئەو ئیشەی بە پاڵپشتی خێزانەکەم هەر هەمیان بوو طبعا ئیشکردن وتی بەخۆت گوتل خاصن لە ئافرەتان زۆر زەحمەتە ینی ناخۆشی و خاصن ڕخنەی خەڵکی ئۆشتانە زۆر تووشت دەبتەوە بەس ئەلحەمدولیلا هەتا ئێستاکە لە سەپێ خۆم ڕاوەستام بە سایە عایلەکەمەوەی ئەوان بە هەموو نوع پشتم بوون طبعا هەموو کەسێکیش پشتێکی هەیە کە خۆی دەگرێت لە سەپێ خۆی ئەمش بە سایەوانە سەپێ خۆم ڕاوەستام و ئەلحەمدولیلا یەکەم پاڵپشتیمان خوددایە دوای عایلەکەم و خێزانەکەم. باشە جگەل لە چیمینەکەی دەستڕەنگینی لە چ جۆرەکی شیرینی ترا هەیە؟ بەخوای لە شیرینەکان هەر هەمووی هەتا بگرە بەستترین شت کاستەر و محەلەبی کە بخۆم چای دەکەم زۆر جیاواز چای دەکەم یعنی تامەکەی شتێکەیە بە ناوی دەستاو ئێستا لەون ئەگەم شیر لێ بنێم لە شیرینای دەستاوم نییە هیچ خۆش دەرناسی دێتم ئەگەر خۆم لەگە بکوژم بەس لە شیرینی هەر هەندێک خۆم دەمە بەری ڕاست شتەکە جیاواز دەرێت. چ شیرینێکە کردبوو لە ماڵەوە هانیان دایت کە دەستگی بە دروستکردنی شیرینی و دوکانێک دابنیت؟ هەر شیرینێک کە زۆر بە دائیمی دەم کرد تورتە بوو کێچ تورتە طبعا ها ئەو کێکەی نازم ئەگەر خەڵکی بیزانن لەگەڵ قاوەتێکە لەکەی دادەنی دەرازێنەوە ئەو زۆر چام دەکرد خاصن برایەکەم ئەوان زۆر حەزیانەیە بەدەستی من طبعا خوشەکانیشم چایان دەکرد بەس هەر ئیمنیان پێ بەتامتر بوو. باشە چیمینی کێک چەند جۆری هەیە و شێوازی ئامادەکردنەکەی چۆنە؟ سڕی ئەم چیمینی کێکە بە ئەوی خۆش دەرپێچێت چییە؟ چیمینی کێک شەرهەویرە ینی ئێستا لەبوون منە ئەمە ئەو قاوەیە شەر تو بزانی کە کوچای دەکەی چەند تامی شیرنی دەدێت چەند تامی تاڵی لێبێ ئەوەی سەری تاڵە ئەوەی خواری شیرنترە کە پێکەوە تێکەڵ دەکەی تامەش چەند خۆش و جیاوازی هەیە لە بۆ تو وەیە یانە ئەوە قاوەکە شت چەند بەسیتە ئەو دە چیمینیکەیەکیش شەر هەویرەکەیتی طبعا ئەمە بە شێوازی هەنگارێت تا دەکەین هەویرەکەی دەشێرین دێن دادنێ هەتا کە هەڵدەچیتن تەغلیفی دەکەین ناو لایلۆن بە جوانی نادرازا دەنێن هەڵتونەکەی کەمتر دەبتەوە دوای دەری دێنین کە مشتری تەڵەب دەکاتن هەندێک نەرم دەبتەوە دەیشێین لە دارەکەی لێ دەین دەکەینە ناو فڕنی و لە فڕنەکەش 5 دقا 4 دقی بەسە ئەگەر ڤۆڵتی کارەبایەکە زۆر باش بتن چونکە ئێستا لە فستیڤالی بەژاریمان کرد
خەڵک زۆر ئەوسە لە سڕی بەس چونکە ڤڵتی کارەبای کەم بوو خەڵکەکە چاوەڕ دەکرد چیمینەکە درەنگ دەبژات طبعاً وەلو یعنی بڵێ دوسێ کەس ڕاوەستابین زۆر دەماشێلا بەدانەوە دەکرد بەس هەر دەڕۆی یەک دەهات دێگۆ چار قڵم دەوێ یەک دەهات دێگۆ 6 قڵم دەوێ زۆر دەڕۆی لەبەر هەندێمەش پێوە نەدەماوە. باشە جیاوازی ڕێگای هەنگاری چێ لەگەڵ ڕێگاکانی تر ئەگەر ئامادە بکرێت شێوازی دانانەکەیەتی؟ نا شێوازی هەنگارێک شێوازێکی جیاوازە لە بۆ ملەکە دیکات لە ناودەلاجەی لە بۆەوەی هەڵچوونەکەی کەمتر بچەوە بەس شێوازی دیکە ئەتوو بە گەرمی ئەو هەویرە یعنی هەر شتێکی هەرچی ئاسایی تو خمرێتی دەکەی چەند هەڵەتی هەر بەردەوام دەبی لە هەڵتون پلەی گەرمی چەند جاپی هەر هەڵەتیتن بەس ئەگەر بێت و ئەتوو تەغلیفێکی بتوانی بیکەی ناودەلاجی دایبنی هەڵتونەکە ڕادەوەسیتن لەو حالاتە ساردەکە ڕەقی دەکاتن. باشە چیمینەکەی شیرینێکی سادەیە بە تەنها دەخورێت یاخود هەندێک شتی دیکەی لەگەڵایە چۆنی ئەمەیان چیمینیکێک وچی سوکە ژەمەکی ئێواران دەخورێ سوکەیانەکی بیانیان دەخورێ وچی شیرینی دەخورێ هەتا ئێستا لە زۆربەی طبعاً زۆر لە بۆ چیمینیکێک ئەم بەدۆداچوونم کردیان وچی هەمبەرگر کە ئەو هالە خرە دەیبڕ ناوەکەی گۆشت دەکەنە ناوی خاس و تەماتۆ ئۆشتان دەکەن ناوی تامەشی زۆر زۆر جیاوازی هەیە ئینشاڵڵا ئەگەر خوا قسمت بدا دەست بەویش دەکەین ئەو جەوچی شیرینی خاستن یان هەیە ئێستا بخۆم ئەگەر بڵی برسیم بیچن چیمینێک تا دەکەم لەگەڵ سادەی خۆم بە هەنجین یان بە شەکر یان بە سادەیی چونکە چیمینێکێک لێرە بە هەنجین هەیە بە شەکر هەیە بە دارچین هەیە بێ دارچین هەیە طبعاً زۆر کەس حەزێ دارچینی نییە بە نوتێلا هەیە بە لۆتس بە ئۆریۆ بە ئایسکرێم بێ ئایسکرێم یعنی شێوازی زۆرە ئەوە هەویرە کوت بووی ئەوها پێشکەشەکەی. باشە لەم ماوەی کە دوکانەکە داناوە چیمینێکی کە پێشکەشی هاوڵاتیان کردوە ڕۆ سەرنجیان چی بوو و کاردانەوەیان چی بوو بەرامبەر ئەم جۆرە شیرینیە؟ الحەمدوللا هەتا ئێستا کەس نەیگوتی ناخۆش بووە یعنی هەموو بەدڵیان بووە کۆمەتی ناخۆش شتانەمان هیچ زۆر ناتی هەرچی خواردیتی هاتەوە لە بۆی الحەمدوللا یعنی ها تامەکەشی زۆر جیاوازبوونەوەیە لا وافڵ و ئۆشتانە هەر هەمووی جیاوازترە خاستن بە هەنجین لەگەڵ چای زۆر زۆر بەتامە ئێستا بخۆم هەر ئەوها دەیخۆم ینی دوور لە نوتێلا ئۆشتانە هەر لەگەڵ چای چیمینێک بەسە سوکە ژەمەکی ئێوارە. زۆر باشە چیمینێکێک یان بڵێم چ شتێکی خۆش و ناخۆشت هەیە لەگەڵ ئەم شیرینە یاخود مشتریەک هات پێ ڕخنەی گرت بێت یان دەستخۆشی کرد بێت؟ طبعاً لە هەموو ئیشێک ڕخنەمان توش دەبی ئەو شتانە توش دەبی ڕخنەکەشمان لەسی توش بووە چیمینێکێک شیرینەکی هەنگاریە و ئەستورە بۆی بەناوبانگە بە ئەستوریەکەی ئی خۆمان حەزار لە تەنچێ ئەوزە ئێستا ئەمە عادەتماندانەیە حەزمی گەورە گوچکە هەیە لێ دەپرسین دەڵێن حەزت لێیە کڕەنچی بی ڕق بیتن کە دەخۆی یان نەرم بی و یانیش ئەستور بی یان تەنک بی ئەو ڕایانە دەپرسین چونکە توشمان بووە کە خەلەرخانی دەگرن لێ ئەمەش لەسەرمانە کە بیپرسیم زین خەڵکە کو دەوێتن. باشە هیچ یادگارێکی خۆشت هەیە لەگەڵ دوکانەکە بەخوای ئەوە خەونەی خۆمە کە خوای گەور لێ بەدەهێنامە الحەمدوللا یعنی محاڵە ئەم دەست لەو ئیشی بەردەم زۆر زۆرم پێخۆشە لەو ئیشکردنە یعنی ئیشکردن بە خۆشەویستیەوە زۆر زۆر خۆشە ینی قەت باوەڕ ناکەم ئەمن ئەوە خێرە لەو من ئەو خۆنە بەدیاتێ بەس الحەمدوللا ئینشاءڵڵا ئەوانش کە حەزیان لێ بە و ئەوەی بگەن چ شیرینی بی چەر ئیچەچکە بی خوای گەورە پێیان بگەین و سەرکەوتووە بکە. لە پلانتایە کە لە داهاتوودا شوێنەکەت گەورەتر بکەیت و شیرینی جیاوازتری وڵاتی دیکە بێنیتە ناو ئیشەکەتەوە؟ الحەمدوللا ئەگەر خوا قسمەتدا ئەرێ وڵا لۆنا هەتا پێمان بکرێ زیاتر ئیشەکەی گەورەتر دەکەین و پەرەی پێ دەدەین چونکە چیمینێکێکی شیرینێکی جیاوازە هەتا پێمان بکرێتن گەورەتری دەکەین. چی شێوازە دروستکردنی چیمینێکێکمان پیشان بدەیت کە چۆن ئامادەی ئەەکەیت و چی بە چیمینێکێکەکەەوە ئەەکەیت تا بابچین.